بەڵێ بەڕێزان ئەم دۆسیەشمان دەکەینەوە کە تایبەتە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. هەناردە دەکرێتەوە وەکو وەزیری نەوتی عێراق ڕایگەیاندۆ یاخود نا وەکو ئەوەی کە ئەپیکۆر دەڵێ ڕەنگە هەناردە نەکرێتەوە. لەسەرام بابەتە قسەی زیاتر لەگەڵ میوانەکەمان دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مایڵ کەگەنز وتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر کە ڕاستەوخۆ لا ستۆدیۆ لە لامان میوانە. بەڕێز کاگەنز شەوتان باش، گەلێک بەخێر بێن، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. باش وەزیری نەوتی عێراق دەڵێ ئەمڕۆ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە، ئێوەش وەکو ئەپیکۆر دەڵێن نەخێر دەست پێ ناکاتەوە. بۆ دەست پێ ناکاتەوە؟ دەست پێ دەکات یان نا؟ Ramadan Piroz Bey, Wara Bash, Sakakam, سەرچاو. these are important ئەم لێدوانانانە پرسیاری گرنگیشن. گوێبیستی لێدوانی وەزیری نەوتی عێراق بووین، منیش لێرەم بۆەوەی بەڕاشکاوە نەبڵێم. دەمەوێت هەموو بینەرانتان بزانن ڕاستیەکە چییە کە هەناردەی و دۆخی هەناردەکردنەوەی نەوت لەکوێیە. لە ئەپیکۆر ئەو کۆمەڵی کە من نوێنەرایەتی دەکەم 8 کۆمپانیامانەیە کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. کۆمپانیاکانی ئێمەش زیاتر لە 60% نەوتی هەرێمی کوردستان بەرهەم دێنن. دۆخێکمانەیە کە دەمانەوێت بەر لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم 4 مەرجمان بۆ جێبەجێ بکرێت. ئەو چوارە چییە؟ ئەو 4 کۆندیشنە چییە؟ ئەو 4 مەرجە چییە؟ یەکەم پێویستمان بۆیە ڕێکەوتنێک بکرێت بە نووسین بە نووسراو کە پێی دەگوترێت گرێبەستی فرۆشتن. ئەم گرێبەست و ڕێکەوتنانەش پارەدان مسۆگەر دەکات بۆ کۆمپانیەکانمان. کۆمپانیەکان پێویستیان بەوەیە کاتێک نەوت بەرهەم دەهێنن ئەوان پارەی خۆیان وەردەگرن. پێش ڕێکەوتنی لەگەڵ لەلایەن عێراقەوە ئەمە لەبارەی پەیوەندی نییە، بەڵکو نەکراوە، نووسینە لەسەر کاغەز. هیچ نەکراوە، هیچ نەنووسراوە. نەخێر تا ئێستەیس ڕێکەوتنێک نەکراوە. ئەمە گرنگە چونکە لە هەموو شوێنێک نەوت لە جیهان هەناردە دەکرێت. لە عێراقی فیدرالیشدا ڕێکەوتنی فرۆشتنی نەوت هەیە و ئەو ڕێکەوتنانە هەردوو لایەن دەپارێزێت. کۆمپانیاکان دەزانن چۆن و کەی پارەکە وەردەگرن و دەشزانن لەو ڕێکەوتنانە جۆری ئەو نەوتەی کە پێویستە بچێتە هێڵی بۆڕیەکە چی بێت و چۆن بێت. پێویستیان بەوەشە بزانن کەی ئەو نەوتە دەچێتە هێڵی بۆڕیەکە. ئەم ڕێکەوتنانەش ڕوونی دەکەنەوە چۆن کۆمپانیاکان پارەی خۆیان وەردەگرن لە کاتی هەناردەکردنی نەوتدا. ئەم ڕێکەوتنانە لە بەرژەوەندی بەرهەمهێنەرانی نەوتە هەروە بۆ سۆمۆش کە نەوت هەناردە نەکرێ لەسەر ئەوەی کە تێچووی بەرهەمێنانی نەوت بە ئێوە بدرێ نەوت هەناردە ناکرێتەوە وانە؟ من لە چێشتخانەیەک بووم لە زاخۆ چەند ڕۆژێک لەمەوبەر نانی بەیانیم خوارد. حەزم لە خواردنەوەی چایە لەگەڵ نانی بەیانی. خاوەن چێشتخانەکە تێدەگەیشت ئەگەر ئەو بۆی چام بۆ بێنێت من پێویستە پارەی پێ بدەم و پارەی بە دیناری عێراقی پێدەدەم. ئەمە تێگەیشتنەکە بەم شێوەیە ئەگەر کۆمپانیەکانمان کە نەوت بەرهەم دێنن پێویستە بزانن چۆن و کەی پارەی ئەو ڕێکەوتنەی کە کراوە و لە پەرلەمانیش بڕیاری لەسەر دراوە بۆ تێچووی هەر بەرمیلێک بە $16 دانراوە. ئێوە پێتان وایە ئەو $16 عەدالەتی تایە بەسە؟ خۆشحاڵم ئەم یاسای بودجێ عێراقت باس کرد چونکە ئەمە خاڵی دووەمی پێداویستیەکانی کۆمپانیەکانمانە. کۆمپانیەکانمان پێشبینی ئەوە دەکەن کە ئەو پارەیە وەردەگرن هاوتەری بە لەگەڵ یاسای بودجەی عێراقی و لەگەڵی بگونجێت. بەو شێوەیە کە بودجەکە کار دەکات ئەوەیە حکوومەتی فیدرالی عێراق پارە بە حکوومەتی هەرێمی کوردستان دەدات لەسەر بنەمای ئەو پارەیەی یاخود ئەو بەرمیلانەی کە دەستنیشان کراوە لە هەرێمی کوردستان
دواتر دابش دەکرێت لە نێوان کۆمپانیاکان چونکە هەر کۆمپانیایەک بە ڕێژەی جیاواز نەوت بەرهەم دێنێت هەندێک کۆمپانیا ڕۆژانە 10,000 بەرمیلە کۆمپانیای دیکە 15,000 بەرمیلە دەبێت ئەمەی بۆ مسۆگەر بکەین کە کۆمپانیاکانمان قەرەبوو دەکرێنەوە بە گوێرەی ئەو ڕێکەوتنێکە لەگەڵ هەرێمی کوردستان و پرۆژەکەواتە ئێوە کێشەتان لەگەڵ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نیە کێشەکەی ئێوە لەگەڵ حکوومەتی فیدراالی عێراقیە حکوومەتی فیدراالی عێراق بۆ نایەتە پێشەوە ئەم کێشەیە ئێوە چارەسەرکە خۆ زیانمەندی سەرەکی هەر ئێوە نین بە تەنها عێراقیشە سەرۆکوەزیرانی عێراق گوتی ئەمە گرنگە بە ئاشکرا بە ستافی خۆشی گوتووە پێویستە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە کە لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقە ئەم جۆرە لێدوانانەمان بینیوە لەلایەن حکوومەتی ئەمریکاوە وەزیری دەرەوە مارکۆ ڕوبیۆ هاوڕایە لەگەڵ ئەمە و هەروەک دەزانن لە ئەپیکۆر ئێمە هەمان بیر و ڕامان هەیە ئەمە گرنگە بۆ گەشە سەنی عێراق بۆ گەشە سەنی هەموو ئابووری عێراق هەروە لە بەرژەوەندی خەڵکدا کاتێک کۆمپانیەکانیشمان ڕێزیان لێدەگیرێت کاتێک کۆمپانیەکانمان گرێبەستیان هەیە کە ڕێز لەو گرێبەستانە گیراوە ئەمە زیاتر سەرنجی وەبەرهێنەرە بیانیەکان ڕادەکێشێت بۆەوەی بێن وەبەرهێنان لە کەرتی غاز و نەوتی عێراق بکەن و کردەکانی دیکە بە خۆشت ئاماژەت پێدا ئەمریکاش داوای کردووە کە دەبێت نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە عێراقیش باش دەزانێت لە بەرژەوەندیەتی کەواتە ینی پرسیار ئەمەیە من دەمەوێت ئەم پرسیارە دووبارە بکەمەوە بۆچی عێراق لەگەڵ ئێوە کە لایەنی بەرهەمهێنەرن بۆچی ڕێک ناکەوێت ئەو ڕاستیە نازانێت ناتوانم ڕوونی بکەمەوە کە کارکردنی ناوخۆی حکوومەتی عێراق لە بەغداد چۆنە بەڵام دەتوانم پێت بڵێم کە کۆمپانیەکانمان پابندن خۆیان تەرخان کردووە بۆ بەرهێنان لێرە بۆ کۆمپانیانی کە دانوێت بۆ بەرهێنان دەست پێ بکاتەوە هەناردە دەست پێ بکاتەوە ئێمە هەمان ڕێکەوتنمان دەوێت کە کۆمپانیا نەوتیەکان لە عێراقی فیدرال هەیەە چەند خاڵێکی دیکەش بەر لەوەی دەست بە هەناردەکردنەوە بکەین دەبێت بزانین کە پلانێک هەیە بۆ کۆمپانیەکانمان تا قەرەبوو بکرێنەوە ئەو پارەی وەربگرنەوە بۆ پارانی کە پێشتر نەدراوە زیاتر لە 1 ملیار دۆلار نەدراوە بە کۆمپانیەکانمان لە نێوان تشرینی یەکەمی 2022 تا ئاداری 2023 پێویستمان بە پلانێکە تا ئەو پارەیمان پێ بدرێتەوە بەر لەوەی دەست بە هەناردەکەواتە پێشەوەی دەستکەنەوە بە هەناردەکردنی نەوت ئێوە داوای تعویزیش لە عێراقەکەن یعنی عێراق دەبێ ئەو تعویزە بە ئێوە بدات ئێمە تەنیا پێویستمان بۆیە بزانین کە پلانێکەیە پلانێک نووسراوە بۆی پارەکەمان وەربگرین ناتوانم لە بری هەموو کۆمپانیایەک قسە بکەم با بڵین هەندێک کۆمپانیا بڕیاری جیاواز دەردەکەن بەڵام پێویستمان بەوەیە پلانێک هەبێت ئەو پلانە لەسەر کاغەزێک نووسرابێت لەسەری ڕێک بکەوین چۆن کۆمپانیاکان پارەی خۆیان وەردەگرنەوە ئەو چۆن کاتم زۆر کەماوەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سپاست دەکەم بۆ ماوەی 2 ساڵە بیرەکان کاریتیان ناکرێ ئەمە چاکردنەوەیانەوێ ئەبێ ئێوە چاچیکردنەوە نییە ئەمە خاڵی دووەم ڕێژەی هەناردەکردنەوە دەڵێ 183,000 بەرمیلە ئەم ڕێژەیە چۆنە بۆچی بە 183,000 ئەمە پرسیارێکی باشە کۆمپانیەکانمان ئامادەن بەو ڕێژەیە کە ڕێگەیان پێدەدرێت نەوت بەرهەم بێن و هەناردەی بکەن بڕیارەکان لەبارەی قەبارەی هەناردەکردن ئەمە خاڵێکە پێویستە لە کاغەزێکدا بنووسرێت هەروە گوتم ئەمە دەگەڕێتەوە سەر نووسینەوەی ڕێکەوتنەکان ناکرێت بڕیار بدەین لەسەر گوتاری ڕۆژنامەوانی زۆر باشە زۆر بەڕێز مایڵکەگەن گوتە بێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستانە پیکۆر لێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ ئێمە سوپاس بۆ ئێوە شەوتان باش